ئەوەی بیری یەکێتی سۆڤیەت نەکات دڵی نییە، ئەوەی دەیەوێت بگەڕێتەوە هێشتی نییە. بەهۆی بەوەفاییەوە لە سێدارە بدرێت باشترە لە پاداشتی خیانەت. ئێمە لە ڕووسیا هەمیشە ڕووس و ئوکرانیمان بە یەک دەزانیوە، تا ئێستاش وا بینێتەوە. شتێک نییە بە ناوی پیاوێکی پێشووی تێیجێبی. هیتلەر ویستوویەتی ڕووسیا لە ناو ببات، هەموویان پێویستە کۆتاییەکەیان لەبیر بێت. وڵاتێک کە خەڵکەکەی لە ڕووی چەستەیی و دەرونیەوە تەندروست نەبێت، خوێندەواری خراپ و نەخوێندەوار بێت، هەرگیز بەرەو لووتکەی شارستانیەتی جیهان بەرز نابێتەوە. ناتۆ و ئەمریکا دەیانەویست سەرکەوتنێکی تەواو بەسەر یەکێتی سۆڤیەتدا بەدەست بهێنن. ئەوان دەیانەویست بە تەنها لە ئەوروپا لەسەر تەختی پاشایەتی دانیشن. ڕەنگە لە ئەمریکا هیچی تریان نەبێت جگە لە باسکردنی لە ئەوروپیەکان خەریکە لە ناو دەچن، لەوە تێناگەیت و هاوسەرگیری هاوڕەگەزبازان منداڵ بەرهەم ناهێنێت. ئایا دەتەوێت بە کێشانی کۆچبەران بژیت؟ بەڵام کۆمەڵگا ناتوانێت ئەوەندە کۆچبەر بگونجێنێت.